ئەدەبی ئێمە زۆر جاران ئەدیبەکە وەکو سیاسەکە بیرەکاتەوە، وەکو قەومیەکە بیرەکاتەوە، وەکو نووسەر بیناکاتەوە، وەکو شاعیر بە شاعیر نییە، سیاسیشە. مەسەلەن وەکو سیاسەکە ملاحەزاتی لەسەر عەرەب هەیە، ملاحەزاتی لەسەر تورک هەیە. تێبینی من وەکو ئەدیبێک دەبێت فەرقی هەبێت لە تێبینی سیاسیەک بەرامبەر بە تورک. ئەو ڕەنگە سیاسەتە تورکەکە بینێ، بەس من پەرهەنگە تورکەکە دەبینەوە. من نمونەشی بەسیط دەدەمە جەنابەت کە من دەبێت بێتە دەرسێک بۆ هەموو ئەدیبانی ئێمە. مەسەلەن من ئەدیبانی عەرەب دەبینم وەکو سیاسی عەرەبیەکان بەرکان لە کورد نییە. ئەمە فازڵ عەزاوی، ئەمە ئەدۆنیس، ئەمە سەرگۆن پۆلس، ئەمە بڵێم چێ، یعنی سەد ناود ئەو خەزعەل ماجدی. ببینێت چەند موقفیان لە کورد جوانە، زمانی کوردیان خۆشەوێ، ئەدیبی کوردیان خۆشەوێ، ژینگەی کوردیان خۆشەوێ، ناچێ وەکو عەلی شمیایی لەم بڕوانەی. ئۆکەی؟ ئەدیبی کوردیش دەبێت وەکو سیاسی کوردەکە تەماشای عەرەب و کورد و فارس نەکا. یعنی تۆ نابێت لە چاوی سیاسی فارس زمانی فارسی بینی، دەبێت لە چاوی شاملو و سوبهەری ببینی، لە چاوی معینی ئەسفەهانی و زمانی فارسی بینی. من دەبێت کە سەیری عەرەب بکەم، من لەبەرەوەی ئەدیبم لە چاوی نیزار قەبانیەوە، لە چاوی مەحموود دەروێشەوە عەرەب ببینەوە، نەک لە چاوی زەین العابدین و لە چاوی حافز ئەسەدەوە.